سلااوان لێبێت لە گەڕەکی بارزانم لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە چەند ڕۆژێکە شەپۆلێکی بارانبارین ئیدارەی سۆران و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە زەرەر و زیانی مادی بەر خەڵک کەوتووە تا ئێستا لە ئیدارەی سۆران زیانی گیانی نەبووە بەڵام زەرەری مادی هەبووە لێرە لە گەڕەکی بارزان چەند ماڵێکەوەی دەبینرێ کە مەترسی لەسەر ئەو ماڵانە یاخود ئەو خانوانە هەیە کە حوشە یاخود دیواری ئەو ماڵانە بە تەواوی ڕووخاوە بە دیاریکراویش لە دوێنێشەوە کە ئەم دیوارە بە تەواوی ڕووخاوە و یەکێک لە دانیشتوانی ئەم گەڕەکە لێرە میوانی منە ئەگەر هاوکارم بێ بۆ ئەوی هەندێک گفتوگۆی لەگەڵ بکەم. سلااوت لێبێت ئەم دیوارە شەو ڕووخا و دوێنێ بوو چکات بوو ئەگەر بۆم باز بخەی وە چ مەترسی لەسەر ئەو خانوانە هەیە کە بڕوخێ. بەناوی خودێک گەورە دلوان طبعا مەترسیەکە زۆر یاڵسەوە خانیانە هەی وەکو هەنگۆشت بینن زوومی کامیری وەکو دیار ده هاتە 12 خانیە هەر لێرە بگراتە سۆڕێتە شتەولایە دیکە ئەو دوواری پاڵپشت مەهەب ئیمکانیاتێت خۆیت کردە هاتایێرە و بەس ئەو حەوشانە ڕاوەستن ئەو دووارە نێتە خوارێ دوێنێ شەوێ بارانێکی زۆر ها تقریبا 48 سعات بە بەردەوامی باران ها دوێنێ شەوێ ئاگادار یانکردنەوە ماڵم لێرە لەو دوێ ئاگاداریان کردنە گوتیان ئەو دووارە هەر هەموو ڕووخە ئەمەش ڕاستی مشکلەکە ماڵی دنیای نییە بەس ئەو ماڵانە ڕاستیت مەترسیەدانە ئەو 4-5 ماڵە بە تایبەتی ئەوانە زۆر مەترسیدان چکە ئێستاگە دیار بیتن لایلونیم بەسەدەدا وەبی ئەو دووارە ئەو خۆرە ئاوی وێنەکەویتن خۆ بگریتن. داواکاری هەبووە لەلایەنی پەیوەنددار پێشتر بۆ ئەوەی کە دیوارێکی ڕاگیر یاخود ڕێگایەک لێ بدرێ بۆ ئەو ماڵانە تۆزێ کار ئاسانیان بۆ دروست بەڵێ پێشتر داواکاریمان کردیە لە وەکو سەرۆکاتی شارەوانی سووران و قایمقام و وەختەی خۆ کاکالگوردیش بە خۆ سەردانی ئێرەکەت هاتەیرە بەڵام وەکو دیار چەندین دەرخستە بۆ کران هیچ شلو نەکرا هەتا ئێستا. بەڵێ وە گوتم لە گەڕەکی بارزان حوشەی ئەم ماڵانە بە تەواوی ڕووخاوە وەکەو هاوڵاتی باسی لێوە کرد کە مەترسی هەیە و دەرخستە چەندین جار لەلایەن شارەوانی سۆران کراوە بەڵام تا ئێستا بە گوتەی ئەوان هیچیان بۆ نەکراوە ئەداوایان لەلایەنی پەیوەندیدار کرد کە بەهانانەوە بێن لەبەرەوەی مەترسی لەسەر ڕووخانی ئەو ماڵانێت. لە گەڕەکی بارزانیش چۆتە ماڵی پێشمەرگەیەک بە ناوی مەتین بەدری کە تەواوی کەلوپەلەکانی بە کەلچیەوە ناهێنزارێکی تر لە نێو ماڵەکە بمێنەوە بۆیە ئەویش لە ڕێگای زاری کرمانجی داوای ئەوەی کرد کە بەرگری شارستانی یاخود ئیدارەی سەربەخۆی سۆران هاوکاریان بکات لە لێرە لە گەڕەکی بارزان. بەڵێ